بەپێی ئامارەکانی دەستگای گشتی مین هێشتا مین و تەقەمەنی مەترسین بۆ سەرگیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستاندا 300 کیلۆمەتر چوارگۆشە زەوی بە مینچێنراو هەیە کە تا ئێستا پاک نەکراونەتەوە. سنووری قەزای پێنجوێنیش لە ڕووی زۆری مین و تەقەمەنیەوە بە پیسرین ناوچەی هەرێمی کوردستان دادەنرێت. بەڵام بەوتەی هاوڵاتیان لە ساڵانی ڕابردوودا کەمترین ناوچە لە سنوورەکەدا لە مین پاکراوەتەوە. کاری بۆ کراوە کەلگەمین پاکراوەتەوە، بەڵام بەڕێژەی پێویست نییە. کۆمەڵێک ناوچەی نیشتەجێبوون هەیە کە تا ئێسش پاک نەکراونەتەوە. کەلگەمینەکان زۆر نزیک لە ناوشاری پێنجوێنەوە، تا ئێسش قوربانی ئەدرێت، هاوڵاتیان تاسش قوربانی ئەدات. کۆمەڵێکی زۆر ڕەز و باخ و لە وەرگا هەیە کە هاوڵاتی ناتوانێت لێ سوودمەند بێت. زۆربەی مین و تەقەمەنیەکانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ سەردەمی شەڕی 8 ساڵی نێوان عێراق ئێران. لەو ماوەیەدا لەلایەن سوپای عێراقەوە زۆربەی ناوچە شاخاویەکانی نزیک سنووری ئێران مینڕێژ کران کە ساڵانە بەهۆیانەوە دایان هاوڵاتی دەبنە قوربانی. بەپێی ئامارەکانی دەستگای گشتی مین و ڕێکخراوی کەمەندامان لە دوای ڕاپەڕینەوە 14,000 کەس بەهۆی مین و تەقەمەنیەوە بوونەتە قوربانی و کە 1000 کەسیان دانیشتوی سنووری پێنجوێنن. زیاتر لە 100 گوندی گرتوێتەوە و هەروەها ناوچە مینڕێژەکان زیاتر لە 400 ناوچەی مینڕێژی هەیە. لەو ناوچانە نزیکەی 127 تا 130 ناوچە پاکراوەتەوە و پێشبینی دەکرێت زیاتر ئەم کارە برێوی پێ بدرێت بەهۆی ئەو تیمانەی کە بۆ ئێرە دابین دەکرێت لە داهاتوودا. لە ڕێوڕسمی ڕادەستکردنەوەی چەند کێڵگەیەکی پاکراوە لە مین لە سنووری قەزای پێنجوێن بەرپرسی دەستگای گشتی مین ڕایگەیاند هێشتا لە 185 ناوچە پیسبووەکانی پێنجوێن پاک نەکراونەتەوە. لە ساڵی ئایندەوە تیمی زیاتر دەنێرن بۆ پاکردنەوەی ناوچەکە. ناوچەی پیسبوو لە پێنجوێنە نزیک 6 کیلۆمەتر چوارگۆشەیە، لەم بڕا 9 کیلۆمەتری تەنها پاکراوەتەوە، تا لە 115 ئەم ڕێژێ پاکراوەتەوە. نسبەتێکی زۆرمان ماوە لە 185 ناوچە مێڕێژکراوەکانی پێنجوون ماوە پاک بکرێتەوە. ئێمە لە ئەولویاتی کاری خۆماندامان ناوە، ئێستا کاری جدی لەسەرەکەین بۆ ساڵی داهاتوو لەگەڵ دەستپێکردنی وەرزی نوێیە تیم لەم سنوورە زیاد بکەین. عێراق یەکێکە لەو 84 وڵاتی جیهان کە گیرۆدی مین و تەقەمەنیە و زیاتر لە 25 میلیۆن مینی جۆراجۆری تێدا چێنراوە کە 7 میلیۆنیان دەکەوێتە هەرێمی کوردستانەوە. بەپێی پەیماننامەی ئۆتاوای ساڵی 1997 کە تایبەتە بە قەدەغەکردنی بەرهەمێنان و بەکارهێنانی مین و قەلاچۆکردنی، عێراقیش لە ساڵی 2008دا ئیمزای لەسەر پەیماننامەکە کرد. پێویستە عێراق تا ساڵی 2018 بە تەواوی لە مین و تەقەمەنی پاک بکرێتەوە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا دایان کەس لە پێنجوێن و گوندەکانی دەوروبەری بوونەتە قوربانی مین و تەقەمەنیەکان. بەڵام هێشتا لە ژمارەیەک لە گەڕەک و شوێنەکانی قەزای پێنجوێن کێڵگەی مین و تەقەمەنیەکان هەڕەشە و مەترسین بۆ سەرگیانی هاوڵاتیان. عومەر فەتاح، NRT، قەزای پێنجوێن.